کاتتان باش میوانی ئەو شۆمان سەرباری ئەوەی کە پیشەکەی خەیاتە بەڵام 22 ساڵ سەرۆکی یانەی شەقلاوە بووە و لەو کاتەدا یانەی شەقلاوە دەستکەوتی باشی بەدەستێناوە. خۆی لە بواری کارەکانی ڕێکخراوەی زۆر کاری کردووە، کەسێکی جوان و دیاری شاری شەقلاوەیە. بە خێراتنی کاک فەرات خەیات دەکەین لەگەڵ میوانەکانی کاک ئیسماعیل کاوێس ئاغا و کاک ئازامیران بەخێر بێن. زۆر سپاس. کاک فەرات چ عیلاقەیە خەیاتی بە تۆپانێ؟ وڵای من هەر لە منداڵیەوە بە حکمیەوەی باوکم خەیات بووە. لە کچکەیەوە بابم فێری کردم ئەتیماد لەسرە خۆم کەم بوومە شاگردی بابم لە خاوێنکردنەوەی دوکانەوە تاوەی لات وتی جلەکانەوە سەبر بە پارچە ئیشم لە بۆ بابم کرد. ئەو پیشێوەرم کرد کە ئەمن لە ئەبتیداییە بووم توانیم اعتیماد لەسەر بودجەی تایبەتی خۆم بکەم. یعنی کوبرێ ئینسانەگە سەرچاوی دارایی ئازاد بوو، عقلیشی ئازادەبی، زۆربەی شتەکانی ئازادەبی. ئەمن ئەو پیاوەتیم لە باوکی خۆم دیت کە ئێمەی فێرە خەیاتی. ئێستا خەیاتە چی معلانی؟ تقریبا من هەتا ساڵی 2001 بە حکمی ئەوەی ئەو کاتی هەم ڕئیس نادی شەقلاوە بووم و هەروەها کاک ئازا ئەزانی ئەو کات کاک ئیسماعیل لە دەرەوەی وڵات بوو. ئەمن لە ماڵەوە بەر بوومەوە بەفر بوو. ئەو قاچەم زۆر بە خراپ شکا وەی لێ هاتە من تقریبا 2 ساڵ لە کار و کاسبی و شتیوە بە دوورکەومەوە تەنیا لە دوو عیلاجەکانی خۆم بم لەبەرەوە لەو کاتیەوە من وازم لە کاری خەیاتینە. بەڵام ئێستاش دوکانەکەم هەرمایە برایەکانم منداڵەکان فێر کردیە؟ ناوەڵی منداڵەکانم بە حکمی ئەوەی ئەمن خاوەن حەف کچم ئەو جەخوا دوو کوڕی داینێ کچەکانیش برەی زیاتر هەر کەس بەخۆی دراسە زۆربەی بابی کچان پێغەمبەران هەمووان بابی کچان بووینە. الحەمدولله ئەوەش نعمەتێکی خوایە. ئەجا ئەوە بوو کە ئەمن وازم لە کاری خەیاتی هینا، بەڵام بەردەوام بووم لە کاری سربەخۆ مەسەلەن وەکو تجارەت و ئەتۆم باسکە کو تووشی نادی شەقلاوەی بووی. طبعا من بە حکمی ئەوەی لە منداڵیەوە لە تیپە ملیەکان و مەرکەز شەبابی شەقلاوەی یاریمانە کرد، چکە نادی شەقلاوە ساڵی 1993 دامەزرا. ئەو کات من کارجێری ناوچەی لاوان بووم، بەڵام بەشی دارایی. الحەمدولله من ئەو کات وەزعم باش بوو، توانیم زۆربەی تیپە کان کۆبکەمەوە وەکو لاوان تیپی زۆر باشمانە بوو. ینی بەخۆ تۆپانت کردیا؟ بەڵێ لە تۆپی پێ یاری بەکرد گۆلچی بوو. ماشەڵڵا. کاک ئازاش لاعبی تایرە و سەلەی بوو. لەوێ ئەمن تیپەکانم دانا یانەی وەرز شەقلاوە. ئەو کات دەهاتن تەکلیفیان لە ئەما کرد کە فەریقیان پێ بدەم گەمەی لە بۆ یانەی وەرز شەقلاوە، چکە من برێنەرێ ئەو کاتی بژێوی ژیان خراپ بوو، یعنی واریدات نەبوو. ئەوەی کە تۆپی هەبا تاخمی هەبا هەموو شتێک بوو. ئەوجاوە بە حکمی لە ساڵی 1996 دەستەی کارجێڕیانەی وەرز شەقلاوە مرکزیان بەبێ هەڵبژاردن تەکلیفیان لە من کرد ببمە بەرپرسی دارایی یانەی وەرشی شەقلاوە کەوا پارەی سەرفکە. لە 26/12/97 دەستەی گشتی هەڵبژاردننی کرد لە بۆ یانەی وەرز شەقلاوە. من بووم بە سەرۆکی یانەی وەرز شەقلاوە و کاک ئازاش ئەو کاتی بوو بە سکرتێری نادی شەقلاوە. ئەوجا ئەمە لەو نەوعەیەوە لە خەیاتی و لە لاوان ئەوە کەتینە ناو یانەی وەرز شەقلاوە تا 19/5/2020 ئەمن بەردەوام بوو. دەستت خۆشبی. ئەوزە لە ڕاضی دەچینە خواردنێ. کاک ئیسماعیل برادەرەکان دەن ئیسماعیل کۆمان دەکاتەوە لێ وارێن بخوامە بێکدیوە جوانین. بەێ برادرە خۆشەویستەکانیشم هەمویان برادەکەم هەموو خۆشەویستن، بەس نخبەک هەیە بەڕاستی ئمە بێکدی ناحەوێنەوە. هەموو شەوانە خڕبنەوە لەکتە من دانیشین قسەی خۆش و بەحسی ژیانی خۆنەکەین و مەجموعە برادەرکن لە دەرەیە لە گەڕوان اتصالەکەین و ژیانی ڕۆژانە چی هەموو لەسەر مێزەی بەحسەکەین و جاروبار لەسەر گەمەش بە شەڕ دێن جارش بەخۆ پیاوە بە شەڕ بەس حەزم لێ کاک فەرات بژێرێتەوە. والله هەوزە کەیفی کاک هاوەڕان ئەمە کچکە بووین، یعنی ئەو کاتی یعنی کچکە چەند؟ یعنی تقریبا عمرمان 15-16 ساڵ هەر ئەو ئەندا بووین. لەسەر یاری دۆمینە دوکانێک بەرامبەر ماڵمانە بوو، دۆمینەمانە کرد. هەزار ڕەحمەت لێبی دوکانی ماڵی حەمی سێسەری پێرێ. لەوێ گەمەمانە کرد ئەموو ئیسماعیل لێک عاجز بووین، هەستاین لێک بدەین. ئیسماعیل گوتی
ئەتو لە پێشماری خۆت ئازاکەی گوتم ئەو لێرەیە گوتیوە گوتیان کاکە ئەپیوین ناوەندی هەردوو ماڵ لە چێن دەربووە وەڵ حاصل ماری کاک اسماعیل لە لای کریکۆری بوو ئێمەش تەمتەم بوو پیویان بە شەقاو ها بە شەقاو لە ناوەندەکەی تقریبان کمارێ مامستەفا دۆتێ لەوێ خڕبووینەوە اسماعیل لەو لای ڕاوەستا بوو ئەومش لەو لای برادەرەکانیشمان هەموو دەگەدا بوو على ئەساس ئەمن و کاک اسماعیل لێکە دەین وەڵا گوتم وەرە پێش اسماعیلی وێت کرد شەرم و حیات بەخۆنی ئێمە برادەرین عیبە شەڕی پێکەوە دەستمان یەکدیگر کرد چین دۆمینەکەمان تەواو کرد ئەوجا ئەو شتانە بەڕاستی یعنی کە ئەمە هاوڕێی تەمەنین هاوڕێی تەمەن لە خۆشی و لە ناخۆشی دەگەیەکدیاوە کاک اسماعیل ئەو دقەیە مەلێکە عاجز بووینە وابزام زارێکی دیش عاجز بووین بەڵام اسماعیل زۆر لە من بە گەورەتر بوو ئەو جاریش دعوەتەکەم هەبوو لە ئەو نەجێرتەوە ئەو زارە آخر ئەو ڕێگاوی بەبیرنێت دعوەتەکەم هەبوو کۆمەڵک مامۆستایەکانی زانکۆی سەڵاحەدینی کۆلێژی پەروەردەی وەرشی گوتم کاک اسماعیل باخچەی خۆشی هەیە گوتم لەناو ئەو باخچەی تەرتیباتێکی جوان لە بۆمان تەرتیب بکە و گوتی خەمت نەبی پێش ئەوەی بە سێ سەعات گوتی وەڵای کاکفەرە ئەم نتانم لۆ نتانی گوتم نتانی تەلەفۆنم لەسە قەپات کرد تەلەفۆنی کرد هەرم نەگرت سەروەختێکی اسماعیل هات تێتیمە تو تەلەفۆنیە ناگوتم کاک اسماعیلم لێت تووڕەوە گوتی خەت و تووڕابی ئەم تووڕە نابوو تێگوتم وەڵ حاصل دعوەتێکی شاهانەی کرد بەس ئەمن دڵم نەشێ نانا کاک اسماعیل برا گەورەیەمێ هەردەم لەو نا کاک فەرهاد بەخۆی ینی شخصی خۆی بەخۆی سانش زۆر ڕێک پێکە بەڕاستی فەقیر دۆستە برادەر ناسە ئەمە زۆر ینی زۆر شتم لێ دیتیا هەموو شتێک بەحس ناکرێت ئێستا چەندی بەحسکەم بەحس ناکرێت شتەکانی زۆرە چاکە پیاوەتەکان هەم برادەرەکان زۆرە نمونەم لەسەر خۆیە ڕۆژێک لە ڕۆژان زروفەکی مادی بەسەدا وەزم زۆر خراپ بوو دستان بوو خەمسەرەکەم دەبەدا بوو وەڵا هاتەم ماوەش کرد مەبلەغی ئەو کاتی 1000 دینار بوو 1000 دیناری دەناو بەری منە گوتم چییە فەرهادەوە گوتی هیچ نییە هەم کرد چاو لێ پارێ گوتی عیب نییە لە عالمی وەزامەت وەزەت خراپ بی مەقسەدە یعنی هەندێک شتەیە ئەم نەوڕە لێرەم بەحس کردیە نەگەنا ینی مەقسەد بەخۆی زانی کاک فەرهاد زۆر جار شوێ گوتی عیب بە قسەی مەکە ینی بەس نا شتەکان واقعن کاک اسماعیل ئەفۆن ئەوی دێتە کنەتوو ئەوە چینەکەن کاک ئازای دەبی زۆرم زۆر بخوا کاک ئازاوە لەگەتووە واللهی کاک فەرهاد و کاک اسماعیل هەرچەندی باسییان کەمە کاک فەرهاد هەری کاک فەرهاد ئەمن یەک گلەیم لە کاک فەرهادی هەیە زۆر دری سافە زۆر دری سافە یعنی هەموو خەڵکی خۆش دەوێ یعنی ئەوانەی کەوا بەرامبەریشی خراپەیەکەن هەر خۆشی دەوێن یعنی لە بیرە کازوو لە بیرەکە کاک اسماعیلیش خواردنی کاک اسماعیلی بەخوای یعنی مقاومە ناکرێت زەحمەت خەڵک هەمووی لە هەولێریە برادەری منە لە شەخراوەیە تەلەفۆنێک کارێک کاکەسا تەلەفۆنێکی لۆ کاک اسماعیلی بکەی باشە دەبڕۆ مەطعەمەکەی دەرێنەوە تەلەفۆنی پێی دەرەی فەرقی هەیە مشکلەکە چی لێرە من نانی خۆم بەخۆ پێ ناخورێ کاک دەبی ئەمە دعوەتی هەموو جاری بابێت چا کەسەکە خواری داوا بکەن ئەدیێ من ئەرین ئەخکو ینی وام کاک لەس حسابی گۆبیم لەس حسابی خۆم پێ ناخورێ کاکە چ بکەم کاک ئازا بەڕێزت عەمیدی بەڵێ وەنیا ساڵ چەند کولێت تەواو کردیوە ئەمێن 92 کولیەی تەربیە بایۆلۆجیم تەواو کردی بەس چوومە کولیە عەسکەریش لەو پێش 5-6 ساڵ چوومە کولیە عەسکەری لەگە کاک فەرهادیش لە 97ەوە کە ئەو بۆ ڕئیس نادی طبعا پێشی کە ئەو ئیداری بوو ئەمن یاریزان بوو یاریزان تۆپ پێن نا سەلە و تایرە بەس یعنی ئەو حەزم لە تۆپی پێی نەبوو لەبەرێ بەڕاستی لە شەقراوە نەمەلعەب هەبوو یعنی کاک فەرهادوان احتیمامیان پێدا بەس یاریگانە بوو هیچ نەبوو ئەوجا خۆش نەبوو ڕاستەکە بەس سەلە و تایرە یعنی لە مەکتەبە چی بە سەبەتیش بایە دەمان کرد بەس کە ئەو 97 بۆ ڕئیس نادی ئەمیش لە گەرەوی بوو مەسکردێت هەلو کاتیەوە لە گەرەوی بووم هەتا ئەویش وازی هێنا ئەمیش وازم کاک اسماعیلشان هەلەگە بوو کاک اسماعیل هەر مشجع بوو شجاع بوو دعمی نادیشە کرد ئێستاش نادی زۆر قەرداری نادی نانخواردنی لاعیبان و یاریزانەکان کە نانیان لەسەر مەسەلەی هاوڕێیانی تەمەن طبعا ئەمە لە هەموو دانیشتێکی شخصێک هەیە ئەمری خوای کردێ خوا ئەفریقا وبزانم حەمید هابەق ینی کوڕەکە لە ناومە لەبیر ناکرێ تەمەنی مەبوو ینی فەرهاد ڕۆژ هەیە باسی نەکەینەمە ئەمە
بەڕاستی نازم بەردەوام ئەم ئەو ساڵانە یەک دوو جار وەکو لاوانەوە وەکو ئەوسۆسیەک لە بۆی ئەنووسم بەڵام ئەوەی دڵی خۆش کردم لە پاش ئەوەی کە ئەمری خوای کرد یعنی خێزانەکەی ئەوەندە مەردانە تانی منداڵەکانی خۆی پەروەردەکەن هەمووی ببنە مهندس و شەهادەی بەرز بینن ئەوە لۆمە سەربەرزی ئەمە هەمومان ڕەنگە شەرمەزار بین بەرامبەر گۆڕی ئەو برادەرەی چکە ئەمە بەڕاستی لە منداڵیەوە یعنی هەموو وەفەیەک و دڵسۆزیەک و هاوخەمیەک لە بۆ ئەو برادەرێ ئەمە لە بیر ناکەن ئێستاش ئەمن و کاکسمالێن دەبی ڕۆژەکنی لە دەرکەی نەداس بێتەوە ژۆرێ طبعاً برادەراتی ڕاستەقینە زۆر مهمە ڕاستە ئەوڕۆ زۆر کەم بووە هاوڕێی ڕاستەقینە ئێستا بەڕاستی لەو بوارە پێشکەوتنی تەکنەلۆژیا و ئەو بواری کۆمەڵایەتی و شتە مادیەکان بەتەسەورت مایە ئەو شتە کاکفەرە بەخوای زۆر کەم بووە کاڵ بوویتەوە زۆر هەمووی بوویتە بەرژەوەندی زیاتر بەڵام ئەوەی قەدیم ئەوانەی قەدیم زیاتر کە برادەراتیان کردیا بڕک مەیە بەڵام ئێستا کاڵ بووە لەناو ڕەنگە لە ناو هەندێک جێی عشاعری و شتەکان بڕەچی دیمابی بەڵام دێ ناو شار قسەکە تەکنۆلۆژیا کاگازات چەند بستە سەرێ ئەو علاقات اجتماعیەکەم دەبتەوە تەسیری هەیە لەبەرەوەی زانتیا خەڵکەکە هەمووی مەشغولی ئەو تەکنەلۆژی ئەوانە بە ئیلا ئەوانەی ئێستا مەسەلەن کوڕەکانی ما کچەکانی ما چینە بەخۆتە ئاگاداربی ئەوەندە عیلاقاتی برادەرایەتی نەبیتن ئەوەندەی بەس پەیوەندی هەیە بەس پەیوەندیان هەیە بەس ئەمە نە یعنی ئێستا ئەمە نەگە ڕۆژێکی کاکسماعیلیان کاکفەرهاتی نەبینم هەر لەسە مێشکما هەر لەسە فکرما بەس ئەوان وانینە تەسیرێکی زۆری هەیە کاکەمە ینی سارد بیتەوە یعنی کەسەمە تازە کاکفەرات سچکی گوتی کاوێس کۆمانە کاتەوە ئەو ڕۆژێ فەرهاد دیار نەبی دەبی ئەمزان فەرهاد لە چییە تەلەفۆنەکرێ دەبزام لە چێن دەرە یعنی زۆر جار شتێکەشێ تازە بەحس تەکنۆلۆژیات کرد زۆر جار دانیشین یەکێک تەلەفۆنی پێ تەلەفۆنەکەی هەگرن کاکە شتن وێ قسەکانی خۆن بکەین بزانین شتن وێ وەنیا دەڵێن نوکتەی زۆر خۆش دەکەن کاکسماعیلی بەخوای نوکتە لە جۆم وارێن نوکتە بەخوای نوکتابی هەیە بەس مۆزوعەکە کووە دانیشتەکان دوور و درێژ دەوێت کاکفەرات ئەتۆ ئەو قسەی نەکەن کاک حەواد شتێکی دی کاکسماعیل مەطعەمی کاتێک لە هەولێر دانا بەرێ ئەمنو حاجی ڕاستان هەیە ویش برادەری هاو تەمەنمانە یعنی خۆزگەل لێرە بە بەڵام نەیتانی کاکوشیاریش کاک جەلیل ئەوانە کاکوشیار و کاک جەلیل لە پاشەمە هاتن ئەمنو ڕاستان لەکن کاکسماعیل نان خوارد ئەو دەمی کاکوشیار و کاک جەلی ڕەمزی هاتن ئاوا هاتن نانیان خوارد ئەمیش هەستام حسابەکەمدا و ڕۆشتم سەروەختێک تەلەفۆن هات جەلیل گوتی فەرات ئەت پارە چەندە ئەمش گوتم پارە عیبە گوتی کاکە بەس پێم برێ ئەمش گوتم وەڵی نزانم ئەوەندە گوتی زانێ اسماعیلە زۆر عەتیکە گوتی ئەمەی داوەت کردیا ئەمنو شاری داوەت کردیا هاتە ئێرە کو پارەی لە تۆ گرتە گوتی قەپاتکە قەپاتی کرد گوت تەلەفۆنی کاتۆ گوتێ زانی اسماعیل چارەرێ کوڕە خەشی پارەی خۆشم لێ وەرگرت ئەوزە ئەوە هەموو مۆزۆ خۆشیە مۆزۆ چکە مابەینیمە هەمومان یەک جوفانی بەڵام شتەکان لە بۆ خۆش ئێستا کاکفەرات طبعاً ئەزمونە چی ناخۆشە بوو لەو ماوەیەی هەر ئێستا دڵت چۆنە یعنی دڵت شکا ئایا ئەوە بووە شتێک لۆت کە مراجعەی خۆت کەیەوە هەندێک بەڕاستی لەو ئەزمونێکە وەرەگرت لە هەڵبژاردن زۆر کەسم دیت کە من زۆر بە کەلکی هاتیمە باوەڕکە من کە سەرۆکی ڕێکخراوی ساعیم بۆ کاری خێرخوازی نزیکەی 15 ساڵە بەردەوام ئەمە یارمەتی خەڵکمانەدا بەڵام لەو هەڵبژاردنە ئەمن چاوم لێبوو ئەو خەڵکە ئەو پیاوەتی وەمە بداتەوە بەداخەوە ڕەنگە 140 ئەو شتیان کردی بەرامبەرمە بەڵام ئەوەی هەرزم تەسەور دەکەم هەر یارمەتیام دەی ئەمن چکە ئەوە طبعم ناگۆڕێتەوە ئەمن ئەگەر نمونەش بین و لە سە تەبعی بەڵێ ئەرێ ڕۆژێک پیاوەک لە کەناری دەریا دانیش بوو سەیری لاو ئەو ڕووبار و شتەکانیە کرد دیتی پشیلەک لە ناو ئەوەیە خۆی هاویشتە ناوێ ویستی پشیلەکەی دەربینی ڕاست جنجڕۆکی لێدا ئەو جاری دووەمیش بردیەوە کابراایك لە دەرەوە دانیش بوو پێکەنی گوتێرێت و جێری ئەوە دەتوێ یارمەتی بێ ئەزیەتدا جێ نەدایە دووبارە دەستی برد ئەو جارە پشیلەکەی قورتار کرد چۆکنی
قلتم نزانم طبعي بشيلي ويا رينوكم ليبدا بلام طبعي من إنسانيته يارمتي خلق بدم يارمتي اللي قوماوام بدم أو زبوا أو طبع إنها قرد أو هەمیشە تەواو ئەو تەواوە ئینسانی باش و چاک کە بەردەوام بوو ئەزمونە چی ناخۆش کاکە دەینە سەر ئەزمموی خۆش لەگە تو خواردنی خۆش هەندە قسەی خۆشم لۆ بژێرەوە والله پرسیارکە لە خزمەتتان باشە ئەتو هەموو جارە دەبی ئەوان پارەت بدەن یەنجار بۆ تو أو 100,000 باري ماذا أما 2,000 بەخوا شتەکەم هەلو خۆشیە گەنا بەرێ بەخوای من مارم نیە لە تەرەش لەو برادەکانی خۆم مارم نیە لە الحەمدلله هەموو ئاگان گیان لێە ینی برادەکانی خۆم خۆش دەوێن ینی زۆر خۆش دەوێن کاک ئیسماعیل سوالێک بەرێجە ئەتوو لە مەطعمی خۆت نانی دەخۆی لەو هەندێک لە مەطعمی خۆیان نانی ناخۆن بەخۆی زەیکوە مەوزوع کامل لە مەطعمی خۆم ئەسمە دەرێ با بڵێم فەڕەنسا سەفەرش بکەمە بسمە نا نەچێ دەرێ ناو شەقرەوە با ئەم نەخۆم وەڵڵا من هەموو شەوانەوە دەگەڵ برادرە بس بخو حاضرك بس مقصد ترتیباتی دەکەن جاری وای با بێت سەفەرش دەرێکەی منە بڕوان پێ بکە وازانم ئەمن لە مەجاعی هاتیمە دەرێ حەزم لێ خواردن گۆڕینی بکەم یعنی مەقصد حەزم لە گۆڕانکاری خواردن ینی ڕۆژێک برادرێکم دەگەدا بوو لە تورکیا بووین کاک فلاشەیە ڕێزم مێلۆی قلت اسمعي تساق بو دينار هبو مطعمة هبو قلنا عالمي انا قلت مو سنة انا لا قراني بربو يعني براستي يعني هذا خواردن قورين خوشة بلدوا خوارني خوشة قرينا دائما تو نقول متذوقين وشي قلتني كاغازا بري تو هندق قصي خوش لو بجروا بخوران قصي خوش تي امن جيانم همو خوشي بوا يعني ناخوشيش ما عنديتي لقر كاك فرهاد وكاك اسماعيل بس امن تزال قريا مشرناتي لقر كاك اسماعيلينا كاك اسماعيل هر دريتو ميريمي طبعا كاك فرواديش كاك فرهاد لو روجي امن كاك فرهاد مناسيه كاك فرهاد برا قوري من هو يعني كأمن أو مارو من داري هبوا أمن صلت بوي ما يعني مارو من دار ابن أبوا هذا همو جاري بمن يعني جو ديانجو باشا أمن نازانم أو حاجي راستان بول ديانجو باشا أما صاحب مارو من دارين ولوتو مال مقر خو مان ده تشون السفرة دبالة قريان باما لماري دعوتك كلام دعوتي أنا كريه جديد دبالة قريان قد يستوي دهيرين لمارين يستعمل له هولي ما ولا زانا هذا أري والله كاك والله كاك عزا من حزك موقفش بجرمه طبعا كباسم كرت صالي 2000 كهردو لاقم شكا از التهشم نقبري بشكان وردو خاش بشي يعني لا هولير قوتيان دبي ببريتو كلشينا ما بو او كاك اسماعيل للترشاي بو طبعا يكسر امنيان برد بغداي لبرادر عز كان براستي كاواني خويا تطوع كرد قرم دابن شك ما وجي زور ليمين كاك ازا يك لوامبو دقر حاجي راستان وسربازي مام سبري وفرهان قروار كزور خزبتي كردم له حميدي رحمتي او كاغازا سردمك يعني امن ابردام لنا عملياتي بوم ديار عندك باركمي كرديت زارك تيا كان دبانسي خوي فروش بو من نمزانيا تا اخيري قلتان لبو موضوعي يارمتي داني من العمليات او اما يعني بخومان او انا براستي يكرح ويكجست ابوي كاك فرات سؤالك كاك اسماعيل زغوران تان لوري اسماعيل او بري او غورانياني اسماعيل ري او دنمي وش قلتي بس اسماعيل غوراني كان لو رسمياتي نبي هيسي لو رسمياتي نبي كويس زي موضوعك اما راسنا من باب النووي ونرمى شيما بالي ونرمى هسه شي موسيقي ما هسه شي وش بس موضوع سيا او تعبير مني برامبر مقصد يعني تو ناري حتما نارم بس موضوعك بس اشتمية بس بخوي ولا جو مرين دين بارتس دبي دبي شيشك هو بحسابي هو دبي كاكا بيعمل يوم دعوتي من دعوتي باتسينا بس ناري نا بخوي اشتكى خوز قبل مزاني با لبرم زوز بخم تاسف مارم من نوي هنرمند شي نك ما حد يقول هنرمند شي قورما يعني خوزقه دنگم خوش با بيرم لو زمان لسيه كانوا بيستكان او جهازانه يشتاورو كين الاستوديو او مشتان نبوا صاف كرني دنگوشتي وانا نبوا ساود حنزري بابيرم او رو كابرياك احتمال دنجم خراب تربي يعني دنجم لي كيف كانوا بس ترتيبه كان دقه خوش بيتن يعني لذيذه كان ونيا هذا باش هيت لرحمتي هيت اشتاق او لبير نمالو ما بجيريو مثلا بسر هاتش خوشتاق
والله منها طبعا من وبيرم نمي يعني كبيست لباب مولا دابير مولا انا مثلاً- مشتم جيلي بو زور يعني اشتك وا خوش مثلا بخوي موضوع زي بابيرم كابرياتشي ما عدا بريم هنرمن بو كابرياتشي لجل جوبر وشتي زواق كشخو زواق زواق يعني مقصد وكان ما يجرى اقول سي او يهبون سي رانكو صغار يهبون سورك وشينك وسبيك يعني مقصد عندك اشتي بخوي زوجر يعني تركيا وشتي ارمينيا زو زيان قريا زور اشتي دهينا ايران او شتان اللي نبوا يعني روجك دروجان الشركه بيضافون قوانين لوهينيا هديه لوهينيا هذا شقراوي قلت كديانا بيانك قلت عالمهم للدوري السوري انا قلت تشيل جوري خسانك او تشيل جوري خسانك يعني مقصد ونن ما يجرى قلت عالمهم الشد قلت هو تسيو الشركه بيضافونها بوقت خوي تنزيل واي هذا دياري كان لوهينيا او دياري كاش قوام بوا قوانا كده سبوا يعني يقول شيء زو سير وخلكم هذا تماشيك يقول تسيب زادو كابرا شقران كابرا لا شندر ولا شيخ سانك كوان كاك اسماعيل اسب بروكو تاي برنامجي بتسن وشتشي باسي او رفاقه زواني بك ان شاء الله وبرايتي هرميني ان شاء الله تمن دريجه بن ان شاء الله مرحله ده هاتوش كاك فرهاد باشتري بيت كاك عزاش ان شاء الله رتبه قورابيت ان شاء الله همو ابناء اشتشي باش لو هذه باخذ ما تعمد قورة ان شاء الله بخويا مش ان شاء الله مش وتشوان ان شاء الله مش هذا باش مش باش كاغا بريزت كو برادراتي دبيني كو وصفي دكي مثلا بتسوي شو زين كاك كامران برادراتي يعني هاتو تشو دمينه براستي يعني اما يستاجر كاك فرهات مثلا حتى سارك هاتو شوينا كم ممكن ايش لا يعني دور بينا وبرئ دور بلام يك اما شي شكمان هي لك روانا اما قتلك او نابين صار نابين لقى كاك فرهاد يعني استسارت شي دي من كاك فرهادي نبينم كباش صارت يك روج جديده بين وازانين دوني لقى يك بوينا لبروي اوند تيكر بوينا يعني اوند برادراتي ورفيقاتي مان يعني لبراتي شو تدري يعني زار وبوا وشي عائلك شيء سامدار كان يقدر ادي اوانا من كسكاني وي كسكبوينا هم لبا وشي كردينا قمم لقر كردينا تيجي ما شاء الله استا قوره بوينا لقيك بوينا ان شاء الله تمن دريج بكاك فرهاد يعني براستي والله فرهاد خيار مستاهل زوجتي باشا عمليه هو كل رساله كريم خوزقا اواني اما فرهادي ناسين فرهادي هم ناسن بزان فرهاد خياتي حزن لي يعني هموش شي باش لو كاك فرهادي براستي ان شاء الله لو اشكاك فرهاد اوما اخر قصاد دما بريزت وصفي برادراتي وصفي هاوريتي كودك طبعا بتسنوشك هاورياتي بردوامي دوي او بردواميش تسيا كوا من هم زاريرم بردنەوە زۆر گرنگە بەڵام بەردەوامی لە سەرکەوتن ئەو منترە برادراتی کە ئەتو بەردەوام بووی لە خۆشی و لە ناخۆشییان لەگەڵ یەکدا بووی ئەوە ئەبیتە هاوڕێی ڕاستەقینە چکەلۆ ئەمن ئێستا وەکو کاک ئازا و کاک اسماعیل باسییان کرد ماعەدا ئەمە برادرین ئەمە خێزانیشمان برادریەکن منداڵەکانیش برادری یەکدرینە لەگەڵ یەکدری ئەوە بە ئاسانی دروست نەبووە بەڵام ئەتو ئەگەر بێت و هاوڕێ بەڵام تەنیا لە بۆ بەرژەوەندی بی تەنیا لە خۆشیەکان دەگەرت دابیتن ئەوە نابیتە هاوڕێ ئەمن بەڕاستی کە ئەوەی کە لەو برادرانەم دیتە من زۆر زار تووشی کەتم بوویمە بەڵام هەستایمەوە یعنی لەو برادرانێک کە لە پشتم بووینە مثلەن کاک ئازا و کاک اسماعیل بەردەوام لە پشت بووینە لۆیش ئەمن بەڕاستی ئێستا ڕەنگە زۆر برادری دڵسۆزمان هەیە لە بیرمان کردیا یاخود بەرنامەکە ڕێی دەیە لە دوو کەس زیاتر نێتن ئەمن داوای لێبوردن لەو برادرە خۆشەویستانەی خۆم ئەەکەم کە ئێستا جێبیستیمە ئەبن نەکو بەگلەی دەستت خۆشگەمەش داوای لێبوردن لێ دەکەم بەرنامەکەم تەواو دەڵێن کاتی کە مرۆڤ گەورە دەبی خۆی دەناسێ و کاتی کە دەکەوی هاوڕێیەکانی خۆی دەناسێ تەندروست بن